ئەو پەندە کوردەواری کە دەڵێ ئەگەر جارێک مار پێوەدای خوا مارەکە بگرێ، ئەگەر دوو جار پێوەدای خوا مارەکە بگرێ، ئەگەر سێم جار پێوەدای خوا خۆت بگرێ. ئەمانەوەی لەسەر ئەم پەندە پرسیار لە هاوڵاتیان بکەین، ئایا سەرۆکی حکومەت کە دەڵێ خەڵکی ئێمە هەڵبژاردەوە ئێمە هەڵبژێرای و خەڵکین تا چەند ڕاستە؟ ئایا خەڵک تاوانبارە لەوەی هەمیشە ئەمانە هەڵبژێرێتەوە؟ یاخود نەخێر دەنگەکانیان دەنگی ڕاست و دروستی خۆیان نین، بەڵکو دەنگێکن بە تەزویر یاخود بە کۆمەڵێک دەمانچە دابشکردن و پارە دابشکردن لە کاتی هەڵبژاردنەکانە ئەم دەنگانەیان بەدەستێناوە. ئەمانەوە بزانین چۆن نەتوان قەیرانی دارایی چارەسەر بکەن تا چەند ئومێدیان بەم تیمەی حکوومەت و بەم کابینەیە هەیە بتوانێت قەیرانی دارایی بەسەرکەوتووی تێپەڕێنێت. ئەوەی کە دوێنێ پەرلەمانتارێک پرسیاری لێگەروتی ئێوە گەر موچتان پێ نادرێ بۆ دەست لە کار ناکێشنەوە وتی ئێمە خەڵکی ئێمە بینیمەوە و ئێمەی هەڵبژاردووە. چی دەیە بۆم قسەی سەرۆک؟ وەڵڵاهی ڕێزمێ بۆ ئێوە، وەڵڵاهی برا بەس سەرۆک و سەرۆک پەرلەمان هەموویان بەس لە تەلەڤیزیۆنەیان بینین، ئەگینا مەعاشی چی و خزمەت گوزاری چی و ئەوە تا خەڵکی ئەوە بازارەکە ئەیبینیت بزانە خەڵکی کار و کاسبی ڕاوەستەوە ئەز دەکەم. بەچی کار و کاسبی بکەین؟ ئەگەر حکومەت مەعاش با بە فەرمانە فەربەتە منیش وەکو داماوی حەماڵی کلێچی منیش دەتوانم 2 دینار پێیاکەم. کاو فەرمانبەر مەعاشی نەبێ من لەکوێ پاڵ نییە بە حالمان ئەوە تا چاڕی خواخوا مێژێکم بێ بڵێ وەرە ئەوم بۆ بارکە بیکەمە ناو سیارەکەی. ڕاستە ئەوە ئێستا ئەزانین قەیرانە، بەڵام باز لەوە بکەین حکوومەت بۆچی بەم شێوازەی بێباکە لەو خەڵکی کە وەکو خۆی دەڵێ دەنگی پێداوە ئەوی هەڵبژاردووە و ئەوی کردەوە بە برا گەورەی خۆی بۆ بێباکن بەرامبەر ئەم دەنگدەرانی خۆیان. وەڵڵاهی ئەزیزەکەم ئەمەوە بزانم قانونی غابە بەکارێنێ خەوی زەعیفەخوا قەسەم بەخوا بە مردووتیان بەجێر تێگەن لێمان یان بە مردوو تێگەن لێمان ئەجینا چۆن بێباک نیە باو بکەم من براکەم پۆلیسە ئیمساڵ 3 مەعاشی وەردووە قەسەم بەخوا پێرێک هاتووەیت کاک فەرات 5,000 بەرێ بیخۆ. هەر لەسەر ئەوە دوێنە سەرۆکی حکوومەتی ئێمە ئەم کابینەیە تەنها 2 موچەمان دواکەوتۆ باقی هەموویماندا. وەڵا خۆ دیارە، وەڵا دیارە نازانم ساڵ لای ئەوان چەند مانگە، وەزانم ساڵ 2 مانگە لای ئەوان بەس لای خەڵکی کوڕە کاکە مەعاناتی خەڵوا خەریکە شێتە بێ خەڵوا خەریکە هارە بێت و وەڵڵاوە بیلا شوێنێک با قەسەم بخوام شەو خەڵکا ڕۆشتم بۆ خارج ماڵم ناڵی خۆمەگرت ڕۆشتم وەڵڵا ئێستا ئەفریقا قومم کارڕۆم بۆ ئەفریقیا خەڵک بەحری جەبا من شێر بم بخوا من چی بکەم لە وڵاتەیەکە نەبوون بم. ئیکەواتە خەڵک ئەگەر بەم شێوازەیە بۆچی وەکو خۆی دوێنێوتی بۆچی هەر ئەوان هەڵەبژێرێتەوە هەر هەمان نابێ ئەس دەکەم بەوتەی خۆیان نابێ وەڵا بەوتەی خۆیان بێ ئێران کرۆ بە ئارە 28 دەک 24 وەڵا ئێران کرۆ بە جەنوستان والله ئەمە جەنوستان نیە ئەمە ئەگرستانە برا بەڕێزەکەم بەهار بە خۆیان بڵێ کاکیگیان خەڵک باوەڕیان پێ ناکە ئەس دەکەم بینە ڕاست و درۆ 4 پەنجەیە من شتەکە بە واقع بە چاو ببینیم نەک بەجووە دەوڵام منیش درۆت بۆکەم کاکەگیان لەم ئەو بینایی هی منە ئەو خانووە هی منە بەڵام بەس بێن بەسەر واقع کاچی مەیە پێ قسەکانی بەشێکی زۆری برا قەسەم بەخوا گاڵتە بەم بنەتەکەن ڕابێرن بە ملت ئەنا ئەمساڵ کوا 2 مانگەەوە مانگی چەنە کاکەگەەوە ماچینم مانگی ئەو چینە مانگی دەوە برا بەڕێزەکەم کوا نەوتیان کوا خزمەت گوزاریان کواشتیان وەڵامیش بە قسە کاکە گەم بم کەسەر تەلەڤیزیۆنە وەڵامیش قسەی ئایرە 24 بۆکەم خەڵک بەجێل تێگەن کاکە گیان خەڵک ئەڵێ حەقە 2 جۆرەگە تێنەگەی گەمژێگە تێبگەی تەطبیقی نەکەی تاوانباری کاکە گیان تو حەقەتەکەوای بۆ تەطبیقی ناکەی کە ئاڵێ خەڵگێمان بینە قەسەم بەخوا بۆ ڕیفراندۆمەکە سوێن بە ئەڵاکردن بە چێرکی جەژن و مناڵم هەستان و سەعات 5 وتم بڕۆ بیکە بە گۆشت و بیکە بە شنە و قەیسی و فاسلیانێنێ بەجلی کوردیەوە ئەڕێن بۆ دەنگانەکە فەرمودێ ئەوە تا خاکی کوردستانش نوێی لەمە ئەزەکەم وەڵڵای وێران بووین برا جاوەڵات دەستی خۆش بێ ئەوەی کە ئەو قسەی کردووە دەست لە کارکێشانەوەی باشتر لە کە حکومەت کە میلەتی پێبەخیم نەکرێ و نەحە دەست لە کار نەکێشێتەوە. باشە بەڵام ئەم پرسیاران لێگرتیان بۆ دەست لە کار ناکێشتەوە وتی ئێمە خەڵک هەڵی بژاردوین بە هەڵبژاردن هاتوین واتە شتەکەی ئەدا بەسەر خەڵکا کە خەڵک ئەوانی اختیار کردو ئەوان بەم شێوازە میلەت بەڕێوە جاوەڵام بڵێم چی وەڵای هیچ بۆ نادرێ. باشە ئێستا وەکو بینیمان دوێنێ کە هاتنە پەرلەمان بە شێوازێک قسەیان کرد کە خزمەت گوزاری زۆر پێشکەشی خەڵک کراوە بە تایبەتی باسی موچەی کردوتی ئێمە 2 موچەمان دواکەوتۆ باقی هەمووی موچەکانمان داوە. شتیوان نییە موچیان نەداوە کوا موچیان ناوە بۆ میلەت هیچ ڕاز نییە ئەسڵێکی نییەوە. باش ئەگەر حکومەت بەم شێوازەیە ئەی بۆ هەمیشە خەڵک لە هەڵبژاردناوەکو خۆی سەرۆکی حکومەت دەیوت بۆ هەر ئەوان هەڵەبژێرێتەوە خەڵکەکە ساویلکەیە خەڵکەکە خەڵەتاوە
خەڵکەکە خەڵەتاوە ئەرە وڵا خەڵکەکە خەڵەتەوە کەی یەک نییە شتی حەڕاستیان نییە تۆ خۆت تا چەند لەم کابینەی حکوومەتی هەرێم ڕازی وەلا هیچ رازینی من عربانێکم پێ ئەوەتە ئەو عربانە پێ هەموو کار و کەسابەتەکەوتە ناژێڵن بوەسی ڕاوتەنێن ئەو گرنەوە بن بە عربانێک و عزیێتیان هیچ شتێک نییە کەیش بەم حاڵەتەی شەوەر عزیێتە ئەرێ وەڵا ئەگەر ڕاستێکی وتی ها کرێکی مێسم کەسێکم کە کرێکیشم وتی ساحەبخانوەکان وا لێکەین و نایڵی کرێ لەسەر کرێکی هیچ هەمووی ڕاست نەبوو درۆ بوو هیچ شتێک نەبوو وڵی قسەیە ئەسلی نییە چونکە لەبەرەوە ئەمان بە ئەو پارە و دەسەڵاتی کە هیانە بۆ تەزویری کە کردویانە دەرچوون ئەی من خۆم چەند جار لە مۆزەفی کۆمسۆم لە هەڵبژاردن ئەم جارەیەقی لە ساسی خەڵک نەچوو بۆ دەنگدان براکەم ئەلو سایەکە وەکیان بەچی پڕکردەوە ڕاستە نەچوونی خەڵک بۆ دەنگدان گەورەترین زەربەیدا لەو بزوسوێن لە میلەتیش ئەوەی ئەم خەڵکان وا بێ ئومێد کرد کە نەچێت بۆ دەنگدان ئەو نەچوونی دەنگدانەی خەڵکە وای کرد کە ئەو دزوو گەندەڵانە دەرچنەوە ڕاستەکە لە 125 خەڵک لەگەڵ یەکیت و پارتیە بە تەچیت بزانە بە داتاکە بە معلوماتی پێت بڵێم لە 125 خەڵک لە ئەویشیان بەچی کردووە بەم خانەی نشینە سمێڵ بابڕانەی کە بۆ کەمەڵ خەڵکیان کردووە ئەسڵەن هەر کەشمولیشی ناکە و بەو پارە و داهاتی کە میلەت لە بەردەستیانە دابەشیەکەن و بەسەر ئەنسار و دایانگیری حیزبەکانی خۆیانە ئەنجین بەو شێوەیە نەبێ خەڵک لەگەڵ ئەوانە نێ بۆ دەنگدا ئەمە یەک دووەمیش ئەوە هەموو خۆڵکردنە چاوی خەڵکە وەڵا ئێمە داهاتمانەوە لەگەڵمان چاکەن و بزوزێنیش ڕازن ئەگەر ڕاستەکەنوان با داهاتی سنوورەکان و ئەو نەوتەی نێنە دەرەوە بیدەن بە مناگەر بۆم نەبر بەرەوەی ئەدام بکەن باشە بەڵام ئەوان دوێنێ وا باسییانە کرد کە بە بەردەوامی هەوڵی ئەوان بۆ خزمەتکردنی خەڵکە و یەکێک لە قسەکانیشی ئەوە بووتی ئێمە تەنها دوو موچەمان دواکەوتە باقی هەموو موچەکانمان ئەخر هەر درۆیە ئەوەرە لێشی دەوە خۆ خەڵک نخوێنەوانێ کاکە جان خەڵش داتای لەلایە تۆ ئەو موچەی کە حکوومەتەکەی ترە داوتە پێش خۆت بۆچی لەسەر ئێمە حیسابەکەی حکوومەتەکەی خۆت نەیداوەکەدا لە من جوێم لێ وڵە وڵا بەقاو سێموچی هەر نەداوامێ هەر نەماندایە جا تۆ نەوتی سەر بە خۆت فرۆژوان لێکرد ئەگەر لەو پێشەوەی کە نەوت بە سەر بەخۆی بفرۆشن داهاتی سەر بەخۆیان هەبێ بۆ بەقاکە موچەیە ناردبوو یا ئەو بودجەی کە ئینار بۆ هەرێمی کوردستان بس هەموو شەشێکر و زیادە بوو پرۆژەکانیشی بێکرا بەڵام کاتێک کوتیان ئەم ئابووری سەر بەخۆمانەوە ئەو نەوتیان فرۆژ بە تاڵاندان بە تورکیا کوردستانیان ماڵکاولی کرد و خەڵکیشیان ماڵکاول کرد ئەمە بووی ئابووری سەر بەخۆکان ڕاست ناکەن لەگەڵ میلەتە درۆ ئەکەن هەموو ژیانیان درۆیە و ئەو داهات و سەرەتی کە لە وڵاتە شایەت چەند کۆمپانیایکی حیزبی زەبەلاحیان دامەزاندووە خەڵکەکەی تر ئەوەنتر بڕوتێنەوە بۆچی بەم شێوازەیە وەکو خۆی دوێنێ سەرکی حکوومەتی خەڵکی ئێمە هەڵبژاردووە بۆچی خەڵک لە هەڵبژاردنە هەر دەچێتەوە ئەوە هەڵدەبژێرم ئەگەر و قسەکەی ئەو ڕاستە خەڵک نەچۆتەوانی هەڵبژاردەوە خەڵک بایکۆتی هەڵبژاردنی کردووە ئەمان ئەوەندە خەڵکیان بێزار کرد ئەمەندە خەڵکیان ناومێت کرد بۆی خەڵک نەچێت بۆ دەنگدان بە قازانجی خۆیان بکشێتەوە نەچوونی خەڵک بۆ دەنگدان بە قازانجی دەسەڵاتی گەندەڵ تەواو بوو لەبەر ئەوە من داواکەم لە خەڵک ئەم جارە بچێ بۆ دەنگدا بەو کەسی کە بەس بەو دەسەڵاتە گەندەڵەنە و ئەمانیش بەهۆی ئەو تەزویرەی کە کردیان و بەهۆی ئەو ناومێدیکردنی خەڵکەوە توانیوانە ئەو دەسەڵاتە بگرن نەک بەوەی کە بۆ خۆیان خەڵک هەڵبژاردن و خەڵک ئەوانی هەڵبژارد بێ فەرمووە ئەو خەڵکەشی کەوان هەڵبژاردووە سوودمەند بۆ لەوان ئەم حکوومەتە زانچێەوە گاڵتە بە میلەتا کات و میلەتەکەش خۆی مستحقە هیچی بۆ ناکرێت میلەتەکەس بەس قساکەن بەس هیچی نێکیان نییە ینی سوودێکی نییە ینی شتێک نیە بەرنەمانە و نازانچێ ئەم قساکە و قساکە و قساکە بەس هیچی سوودێکی نییە تەنها قسەکردنە لە ڕۆی عملی و خزمەت نییە نا هیچی نییە نا حتا ئەمان لەسەر حکوم بێ هەروە بێ زەحمەتە چاک مستحیلە چاکرێت باشە بەڵام بۆچی خەڵک لە هەڵبژاردنە دیسان خەڵکەکە وای لێ هاتووە یعنی دەسەڵاتی نەماوە دەسەڵاتی شتێکی نەماوە یعنی ناتوانێت لەبەر بێپارەی بێ ئیشی بێ داماوی بە مەشاکل ماڵ مەشاکل عایلی مەشاکل کرێخانووی هیچی بۆ ناکرێت قوتێکی نییە هی بکات بەس لە هەڵبژاردن ئاسەرۆکی حکوومەتی خەڵکی ئێمەی هەڵبژاردو ئایم قسەی تا چەند دروستە حکوومەت چێ دەبانی انتخابات بێ هەیە لەوانەیە بڕوە لەوانەیە نەڕوە لەوانەیە شتێکی نەکە ئێستا زۆر قساکە خەڵکەکە ئەلێ جات دەنگ نادەین بە ئەمانە بەس ڕاست ناکەن درۆکەن ئەلێ دەنگە دەین بە کازم دەنگە دەین بە کازم وایە هیچی ڕاست نییە بە قوربان ئەم هیلاکیە بەم خەڵکاکەن ناڕحەت ئەم خەڵکاکەن یعنی من وەرەوە خەستخانەی دەرونی وەرە سەیرکە بزانێت چی گەنج کەوتووە چی گەنج کەوتووە هەمووی تێکچووە لەبەر چی تێکچووە نەخۆشی دەرونیان هەمووی نەخۆشی دەرونی بووە نەخۆشی نەفسی بووە ئەوەتە تەلەبەی جامعەیە وەرەوە سۆتە بڕۆ پرسیاریان کرد بزانێت چی حاڵەتێکیان هەیە ئەمە دە چیەوە ئیرە بێت باشە سەرۆکی حکوومەت وتی ئەمە تەنها دوو موچەمان دواکەوتۆ باقی موچەکانی کەمانداوە
کات چی داوە بەڵام ئێستا مانگی دەیە موچەی مانگی سێدراوە مانگی سێ هێشتا 4 و 5 و 6 و چی داوە ئەوە لێ من 12 موچەم داوە دوانێ 12 توانێ 12 موچەکە یعنی کا موچەیدا ئەلێ حکومت هەرەوە نییە موچە بدات حکومت مەسائل و شەوارع و ئەوە چیەوە ئەوە قەی قسەیە ئەوە کوێت چەند دەوڵەتە دوو بیر نەوتی هەیە بڕۆ بزانم میلەتەکەی چۆن ئەژی چۆن ئەو میلەتە ئەژی چۆن پەڕاستەکەی مەکتەبەکەی قەسر قوسور سیارەی هەیە تێگەیشتێت کە دوو بیر نەوتی هەیە باشە بەڵام خۆ کاتێ دەمی بەرپرسان هەمووی خەڵکەکە قسەیە کردو ئەیگوێەوە واتان کردو ئەمانەواکەن قەساغی وا دەرمانە فرۆشن ئەم دیهاتی مرور و دیهاتی خەسخانە دیاتی محکەمە دیاتی ئەمانە چی دێ ئەگەر ڕاست حکوومەتێکی عادل بێ ڕاست بێ بەس دیهاتەکەی بەس بومرکەکان مەعاشی هەمووی کوردستانەکە وتیان 28 میلیارد دلار خەرزاری بە قەرزاریی بە قوربان ئەی بۆ 50 ساڵ عینی تەوقعی کردووە بۆ تورکیا نەوت بوو 50 ساڵ تەوقعی کردووە وایە 50 ساڵ تەوقعی کرداو نەوت ئەبا بۆ تورکیا ئەوە لێمانەدا قەسمانەکە هینمەکە کەسی چیەوە چی ینی تۆ هیچ شتێکی حەلی نییە ئەمە إلا مەگە ئەو خوایە خۆی حەلکە خۆی یاردەمەتی ئەم بیلەتە ئەم فەقیرانە ڕزگار کە ئەم عالەمە ڕزگار عالەم ڕسوای بوو عالەم پەرشیان بوو بە قوربانەتەوە من ئەو قساناکەم و بەس لە تاوە لە هیلینی هۆم قساکە قسەی بەس من نییە قسەی هەموو خەڵکی ئەو قساناکە کاکە چی بکەیت دەسەڵاتمان نییە چی بکەیت ئیتر خوا خۆی پرسیارێکیان کرد لە سەرۆکی حکوومەت ناو پەرلەمان و تیان ئەگەر موچەت پێدادرێ بۆ دەست لە کار ناکەشتەوە وتی خەڵکی ئێمەی بینیمە و ئێمەشی هەڵبژاردووە ئێستا خەڵکێک گلەی ئەکا لە حکوومەت بەڵام ئەم خەڵکە پێشتر حکوومەتی بینیەوە چۆن بەڕێوەبەن بەڵام دیسان هەروانی هەڵبژاردێتەوە خەتای کێ وەزەی خەتای خۆمانە خەتای خۆمان هەزانمە چ خەتای خۆمانە مەستاقی ئەوەن بۆی خۆی بۆ نردوین مستحقی ئەبێ وابێت باشە بەڵام ئەوەی کە باسی کرد ئەو با بڵێن نزیکەی 10 ساعت لە پەرلەمان مایەنەوە باسی خزمەتگوزاری زۆری کرد کە بۆ هاوڵاتیانیان کردووە بەڵام بۆچی خەڵک هەرگلەیان لێ کام خزمەتگوزاری نازانم بیشی دیار نییە کەم عن نسبێکی کەم بە زۆریش بەڵێ ئەوەی کە باسی کرد وتی ئێمە تەنها دوو موچەمان دواکەوتەوە بەڵام لەلایەکەوە سەیرەکەن ئێستا مانگی دەیە موچەی مانگی سێیان داوە ئەم بێسەروبەرەیە لە لێدوان و لە قسەکردنا کە سەرۆکی حکوومەت خۆی ئەم قسانە کات بۆ خەتا سەرۆکی حکوومەت خۆیدی خۆی بێ هەڵسە بەسە بۆ ئیشانەوە خۆی بێ ساگی کات هەیوانە خەتای خەڵکەکەی تایە حیزب و بەرپرسەکان وڵات بەڕێوە وڵای خەڵک خۆی هەڵی بژاردوونە بێ قوڵشی کاتەوە مەسەرگە ئاوەیە کەواتە بۆیان نییە خەڵک گلەی لی بکەن ئەوە گلەیشی هەبێ جایواگلی نابێت ئەوە ئەی چارەسەری ئەم دۆخە قەیراناوی هەرێمی کوردستان بۆم حکوومەتە خۆی چاسەرەکەی ئەوەی نییە تاگو چۆن هەر ئەوە بێت هەتا ئەمە لەسەر دەسەڵات بن ئەوە بمێنێتەوە نی هەروە بن وڵاتی ئومێدت پێ هەیە چاکیکە بەخوا بەس خوا چاکی کات حتمما یعنی بەرپرسەکان ناتوانن چاکیکەن ناتوان هەوڵی بۆ چایکە بەس خوان مەقسانی ئەوە نییە چایکەمان حەزەکەن هەروە بمانێتر هاوڵاتی وابێت بۆ حەزەکەن هاوڵات باشەم هاوڵاتی ئەوانی نەکرد بە برا گەورە بە خەتا هاوڵاتی کاکە بۆ دەنگی پێێتەوە بۆ چێتەوە بۆ دەنگی بێتەوە جارە دوو جار سێ خەتا خۆمان دوێەوە بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەو وتەیە سەرۆکی حکوومەت کە دەڵێ ئێمە خەڵک هەڵی بژاردوین ناڕاستێکی زۆری تێدایە لەبەر ئەوەی بەشێکی زۆری دەنگەکانیان بە تەزویر هێناوە ئەو بەشێشی کە دەنگی ڕاست و دروستی خۆیانە یا بە موچە و بە پارە و بە هەدیە و وەکو ئەوترێ دەمانچە دابشکردن لە کاتی هەڵبژاردنەکانە بەدەستیانە ناو ئەینا خەڵک لە هەڵبژاردن پێشەوە کەمینەیەکی خەڵک چوو بۆ دەنگدان ئەم دەنگە زۆرینەی ئەوان کە باسیەکەن لەکوێ هێنایە بۆیە ڕاستە بەشێک لە هاوڵاتیان بۆ خۆیان تاوانبان لەوەی کە دەستیان هەیە لە دانانی ئەم جۆرە کەسانەیە بۆ تیمی حکوومەت و بۆ سەرپەرشتیکردنی حکوومەت بەڵام بەشێکی شێگەڕێتەوە بۆ نابەرپرسی و نابەڵێنی سەرانی حکوومەت کە بەڵێنیان بە هاوڵاتیان داوە بەڵام بەڵێنەکانیان ئێستا جێبەجێ ناکەن ئێمە بەردەوامە بین بەڵامەتینە لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵات دوێنێ پرسیارێکیان کرد لە سەرۆکی حکوومەتیان
ئەگەر موچەتان پێنادرێ بۆ دەست لە کار ناکەشنەوە وتی ئێمە خەڵک بینی و هەم دیسان ئێمە هەڵبژاردوێتەوە بەڵێ باشە ئەگەر خەڵک لە حکومە ناڕازیە بۆچی لە هەموو هەڵبژاردنەکە هەر هەمان بەرپرس و هەمان سیاسەکانی پێشوەڵە بژێرێت وڵە بەساقم لەبەرەوە کە ئەوان یەکەم جار کە خوان وا دەرەخەن کەس کەم و کوڕی نەبێ کە هاتە ئاخیری ئەوەیەوە کە شتەکە شەر نییە بەدەستخۆشی بێ لەوانێ لە دوا ئەویشەوە هەروە بێ هات بێت وەزعەکەیان وای لێ هات بێ بەدەست خوان لە دەست خوانە نەماوە یعنی ئەو جێبەجێکردنەی کە بە تۆ وعدیاوە بە جۆرێک تێکیانداوە باسانی بۆیان ڕاز ناکەن بۆیان ڕاز نابێتەوەنی ئەویش حەزەکە ینی کە و زروفەکەوانە بێ و باش بێ و جاریش کاڵ بژێرێتەوە بەشت لکە لە دەست خۆتانەما ئەڵێ ئاوبردوو دەست بە پوشەوە ئەگرێ لە وەختی تەنگانەیە کە زۆری بۆ هاو ئەوە نییە پوش خۆ هیچ ناگرێتەوە بەس وەسعەکە ئێستا بۆیە وای لێ هاتووە عامە بڵین لە بەغاش ئەوە وەسعەکەیەتی سەیری بەغاکەڵەوە بەغا مەعاش نایە من لەکوێ بێنم لێەوە بۆم نایە بۆیە نایم ئەوە نییە یەک حکوومەتەکە بە هەر جیابێت لە حکوومەتی عراقی چووکم لەگەڵ حکوومەتی عراقیە ئێستا بە یەکەوەیە ڕێکەوتنەکانیان وا ڕێکەوتووە پارە لێو بێ بیانەوە کاتێتەوە لە من نیۆی حازلە بێم بە خەڵک ئەوی کە ناڕازی هەتا ئەوە نێ ناتوانم بێم باشە یەکێک لە لێدوانەکانی سەرۆکی حکوومەت دوێنێ ئەوە بوتی ئێمە لە ساڵی 2012 و پێشتر داهاتێکی زۆر هاتووە بۆ هەرێمی کوردستان بەڵام هیچ یەدەگێکمان نییە هیچ احتیاتێک و پلانێک نەکراوە بۆ وەزعێکی ئاوا ئێمە وەزعەکەمان بۆیە وایلاتەوە وەزیری تەختیتمان نییە وەزیری پلاندانان این تەختی یعنی پلاندانان وەزیری پلاندانانمان نییە کە تەختیت یەکدانێ بۆ زروف کە ئەو دەقەیە دروزە بن لە پەرلەمان وەزیر تۆ عایدی ئەم ئیداراییە بە لە هۆڵەوە ئەنجومەنێکی وا بێدانرێ بۆ سەر وەزارەتەکان کە ئەو وەزارەتەی کە ئیدارەی حکومەتەیە کە پارە غەزن کابی خاتە بانقێکەوە و سەرپەرشتیار هەر کەسە بۆ خۆی سەرپەرشتیاری باخێت بەڵام خۆ وەزارەت یەکمانەیە وەزارەتی پلاندانانە ئەم وەزارەتە ئەگەر ئەمیشیان نەبێ بۆ نەیانکرد ئەوە کاری سیاسی لە پشتەوەیە سیاست لەبەرەوەی کاری سیاسی زیاتر لە حکومی ناتوانێت کە ئەو بە تەنیا هیچ پلانێک دانێ پێ دوایە ئەبێ ئەو وەزیرانە خەڵکێکی یعنی دەرەوەی حیزبی دانێن بۆ پلاندانان بۆ مەسەلەی ئیدارە و پارە و مشکیلەی هاوڵاتیان و حیزبەکانی ژوەر ناگرێ ئەوە پلان و پرۆژە بەڵێ کەواتە پێ دوایە ئەم دۆخە قەیراناوی هەرێمی کوردستان بەرەوکوێ ئەڕوا چارەسەر ئەبێ نابێت دۆخەوات تێکەڵاو بۆ ئالۆز بۆ وەکو گوڵەڵەبەنی لاتوە زۆر بە ئاسانی گیان ناکرێتەوە لەیەک قورسە ئەبێ زەلامی زۆر زیرەک و ئەوانەیە کە دیبلۆمیانەوە زانکۆ لە زانکۆ دەرچوون و خەڵکی زیرەک و شارەزا هەرێکە بۆ بەشێ دامرێکە و بەش ئەمە ئیداریە ئەمە ڕۆتینیە ئەمە مەسەلەی ئیدارەی دایرەکانە ئەمە هیمە ئێستا حکومەت بەڕێوە بە ئەمە توانێت چارەسەرکردن وەڵاهی ئەمە ئەگەر خۆیان چانەکەن نەبەخ پێیانە بەو خوایە ئومێدەکە منەڵێم ئیلابێ خەڵکی زیرەک و شیاو دامنێ خەڵک هەموو شتێکی قوبوڵە بێموچەیی لە هەموو ڕوویەکەوە لە هەموو ڕوویەکەوە خەڵکیان عەزێدا و کەواتە خەڵکەکە بۆ گلەی لێکات لە کاتێکە خۆی هەڵی بژاردن کواکێکی هێڵبژاردو سەرۆکی حکومەت باسی بەیانەی ئینتیخاباتە تۆ حەزەکەی دەنگمەیە شێرە کلکیشی نەبێ هەر شێرە دەرەچێتەوە پێ دوایە دەنگی ڕاستەخینەی خەڵک نینەوە ناوەڵە سەرۆکی حکومەت دوا باسی کرد وتی ئێمە خەڵک ئێمە هەڵبژار من ڕێزمێ بۆ سەرۆکی حکومەت من حەقیەوەم نییە بەڵام تۆ حیزبەکان هەڵیان بژاردووە خەڵگەڵی نەبژاردووە نا حیزبەکان هەڵیان بژاردووە هەمویان دەنگی بۆ سەرۆکی حکومەت وەکو شێر دانیشتبوو لە پەرلەمانە یەک کەس پێینەوەی کەی موچەی کەی بەتەمان بیەن کەس لی پرسی کەواتە ئێستا ئەم دۆخێکی قەیراناوی بەرەوکی حکومەتی گرتووە یەکێک لە وتەکانی حکومەت ئەوە بوو سەرۆکی حکومەت وتی ئێمە هیچ یەدەکێکی دیاریکراومان هیچ یەدەکێکمان نییە بۆ ئەم وەزعی ئێستا بۆیە ئەبێ چەندێک پارەمان لەبەردەست بۆ ئەوە دابش بین لە هەمان کاتێ باسی لەو کە لە ساڵی 2012 و کاتێک کە بودجە لە بەغداوە هات پارێکی زۆر هاتوۆتە وڵاتەوە بەڵام هیچ شتێکی احتیاتیان نەکردو هیچ پلانێکیان نەبوو بۆ وەزعی ئێستا لە کاتێکا کە وەزارەتێکمانەیە ناوی وەزارەتی پلاندانانە ئەم وەزارەتە ئیشی چی ئەگەر پلانێکی نەبێت بۆ ئەو قەیرانانەی کە بەرەوکی حکومەتەکرد کاکە نازانم بڵم دەسەڵات لە دەست خۆشیانە نیە لە دەست ئێران و تورکیا هیچ شتێ بەدەست کورد نییە با بزان
ئەگەر بەدەست کورد بێ بۆ نمونە مەسئولێڵێ من وا چاکێکم بەڵام مەجموعەیەکتر ڕێگرن لە بەردەستمان ڕێگرێکیە بۆ نایڵێن لە تەلەڤیزیۆنە ئەو دوێنێ یەکێک لە شتەکان باسییان و کۆمەڵی گەندەڵ و پیسخۆران بەڵام بۆ ناوەکانیان نابن ئەی بۆ ناوەکانیان نابن بۆچی لەوان پرسە لە ئەندام پەرلەمانەکان پرسە کە معاشێکی زۆر وەرەگرن و بوون بە موشەخۆر بەسرە میلەتۆ بۆ نمونە چەند ئەندام پەرلەمانەیە چەنە پارە لە هینی خەڵک ناڕوە 111 پەرلەمانتار هەیە چەنە پارە وەرەگرن هەمووی پارەی خەڵک نییە ئەگەر لە ئەوان وەری نەگرن خەڵک وەری ناگرێت جاران پێشەوەی حیزبەکان بێبەز یەکێتی و پارتیە بوو شەڕیەوەیان نەکرد لەکوێ تاسە هەیە ئەم لە ڕقیە و چاکە و لە ڕقی و چاکە بەڵامی سە لە بەرەوەی فراحیزبیە کامەی زۆر دەنگی بەرز کردەوە سبێنێ ڕازیەکەن بە پارێکوش بێ دەنگە بێ هەرەوەی کەس بڕوای بە کەس نەماوە بە هیچ حیزبێ نەماوە بڕۆکەواتە ئەم دۆخە قەیرانەوەی ئێستا پێت وایە ئەم تیمەی حکوومەت ئەم کابینەی حکوومەت بتوانێت چارەسەری بکە و وەزعی کوردستان وای لێ بێت ئارام بێتەوە ئەوان خۆیان بەدەمی خۆیان لە ناتوانین چارەسەریکەین بەس خەڵک خۆی وازنایانێ خۆی سەرۆکی حکوومەت بەدەمی خۆیڵە ئێمە یەدەکمان نییە پارەیە دەکراومان نییە هیچ شتێکمان نییە ئێتر تۆ خۆ بڕۆ لەو پرسە سەیەکەی ئەوترێ ئێستا تەمان باسییان لەوە کرد ئەمە بەغدا پارەمان بۆ نانێرێ بۆیە ناتوانین موچەدا بەشکەین بەڵام ئەوان ساڵی 2017 ڕیفراندۆمیان کرد وتیان سربەخۆیی بەدەستێنین وڵاتمان سربەخۆ بێت باشە ئەگەر ئەوان نەتوان موچە بدەن چۆن داوای سربەخۆییان کرد چۆن ڕیفراندۆمیان کرد ئەوەش لە خۆیان پرسە هەمووی بۆ ڕاکێشانی خەڵکە سۆزی خەڵک ئەگەر ئەو کاتە دەنگ نایە بە ڕیفراندۆمەیانی تۆ کوردنیت خاینیت بەڵام ئێستا بە جارێکتر ڕیفراندۆم کاتەوە کۆمەڵێ شت هەیە زەخت لەسەر خەڵک ینی بەڕاستی ینی تۆ لە بازش ئێستا لەم منطقەی خۆمان لە سێمانە دیموکراتی تا ڕادێک بەرقەرارە بەس لە هەنێ شوێنی تر ناوێری بڵێ هەم یەکێک لە وتەکانەوە بوو لەسەر وتەی حکوومەت کە وتیان سەیری حیزبەکەت بکە بزانن لە منتیقەکانی دەرەوەی دەسەڵاتی خۆ دەنگەکەی چۆنە ئەوە هەڵبسەنگێن کە دەنگی حەق و ڕاستی خۆ داوەندێ وڵی لە هەموو شوێنێ لەگەڵ سینی شاویکە هەرەی باتەوە بەچی بە دەنگی ڕاستی خۆی باتە نەخێر دەنگی ڕاستی نییە کەواتە خەڵک تاوانی نییە لەوەی کەمانی هەڵبژاردووە هەنێ خەڵکمانێت تاوانی هەیە هەنێکی هەیە بێ تاوانە ناتوانین بەعام بڵێن هەمووی تاوانبارە ئێمە لە ناو حکوومەتی هەریما یەکێ لە وەزارەتەکان وەزارەتی پلاندانانە ئەم وەزارەتە ئیشی چی ئەگەر پلانێکی تۆکمەی نەبێ بۆ ئەم قەیرانانەی کە بەرەوکی حکوومەتی گرتووە بەڕاستی وەزارەتی پلاندانە نازانم چ هینێکی هەیە چ بەرنامەیەکی هەیە هیچ بەرنامەیەکی وای نییە کە تۆ کە پلانە دانا بۆ شتێ ئەبێت تەعکید بی ئەو شتە لە ساڵ بکرێ کە نەکرێنی نییە ئەترافی سەرۆکی حکوومەت خۆی ئەوە بوو کە لە ساڵی 2012 و پێشتر بودجەیەکی زۆر لە بەغداوە هاتووە بۆ هەرێمی کوردستان ئەم بودجە زۆرە هاتووە بۆ نەیانتوانیوە لەم بودجە زۆرە احتیاتێک پلانێک دابنێن بۆم قەیرانانە بەرگەی بوو بۆ نەیانتوانیوە هەتاوەکو جیرفان وەسابێ میلەت با بە خۆی بەڵام ئەو خۆیان بە باوکی میلەتی سزان باوشێ باو پێ ناوێ فەرقی هیچ شتێ بکە نەکەس نەکوڕ نەیت یعنی ناوێ فەرقی هیچ قەومێ بکەوە هیچ حیزبێ بکە ئەمان فەرقەکەن یەک بەیەکسانی بڕوە ئەمان فەرقی با بڵێن حیزبێک بۆ حیزبێکی ترەکەن بە تەئکید بەڵام دوێنێ سەرۆکی حکوومەت وای نەوت وتی من هی هەموو خەڵکم بە قسە خۆیان نییە بە قسە خۆیان نییە ئەتوان ئەم قەیرانە دارایەتیە پەڕێن و چارەسەری بکەن ئەگەر بیانەوێ بە تاچیت مێدت پیان هەیە ئەگەر بیانێ و لە نێتیانە هەبێ زۆر بەتاوی ئەکرێ بەڵام ئەگەر نێتی نەبوو یعنی بەتەمانە بین ئەبێ بڵێن ئەم نانە بەو ڕۆنە میلەت خۆی هەزانێ خۆی ئەزانە کێ دەنگە و کێ دەنگینەیە میلەت هەڵی بژارد بێ بێ قوڵیشیە هەڵیشینە نەژمار ینی هەڵیشی نەبژاردووە باخۆی میلەت خۆی بەخۆی بچێتەوە بزانێ ئەم کارە چییە چۆن کراوە چۆن نەکرا بەڵام میلەت لەم ئاستەیە هەمووی نووسۆشکۆ لەخوا بەزیابێ ئیکاچێ نەگە میلەت عیلاقەی نییە باشە بەڵام ئایا ئەم وتانە کە سەرۆکی حکوومەت وتی بەڕاستی وایە ئەوان خەڵک هەڵی بژاردون یاخود نەخێت دەنگەکانیان دەنگی حەقیقی خۆیان نین وەڵای ئەویان نازانم بڵێم ڕێی جەنابیان وەڵای باوەڕ ناکەم شتێک ئەوە شتێکە دوورە لە ڕاستیەوە لەبەرەوەی هەموو کەس زانی لە سا 20 چۆ بۆ دەنگان ئەویتری کەسی نەچووە لە سا 80 نەچووە
تر ئەم دەنگانە لە شۆها و ئەویانە بێ باشە یەکێک لە یەکێکتر لە وتەکانیەوە گوتی ئێمە تەنها دوو موچەمان دواکەوتەوە باقی موچەکانی ترمان داوە بەڵام ئەگەر سەیری واقعەکە بکەین مانگی دەیە موچەی مانگی سێ دراوە هێشتا چوار نەدراوە وڵی جاوە ئەبێ مۆزە ئەبێ موچەخۆر خۆی داوای ئەوە بکە باش ئەم حساباتە بۆ لای حکومت جۆرێکە و لای خەڵک جۆرێکتر ئایا خەڵک نەخوێنەوەڕێ حکومت نەخوێنەوە ناقوربانجان خەڵ ئەزانە میلەت داوا هیچی خۆی ناکە ئەوانیش ئەزان میلەت چیە و چی نییە بۆسی خۆیان قساگەن بڵێ هەموو شیرا بێ میلەت باوەڕی پێ بکە لە بەرەوەی چەپڵیان بۆ لێ تا ئێستش چەپڵی بۆ لێن بەرەو ئەوان نەتیجەگەیەتی پێویست ناکە لەوە زیاتر بڵێ باش تۆ وەکو هەوڵاتی ئومێدت هەیە ئەم تیمەی حکوومەت ئەم کابینەیە بتوانێم قەیرانانە چارەسەر بکات و حەلێک بۆ ئەمۆز وڵی جاوە ئەمە شتێکەوە من تا ئێستا ئومێدم تا هیچیان نەبووە تا ئەم دەقەیەش تا ئێستش باوەڕ ناکەم پێ بە هیچیانی نەشکر ئێمە وەزارەتێکمانەیە ناوی وەزارەتی پلاندانانە بە ئەترافی سەرۆکی حکوومەت دوێنێوتی ئێمە لە ساڵی 2012ەوە پێشتر بجۆ و پارێکی زۆر لە بەغداوە هاتووە بۆ لەو کاتەیە ئەم وەزارەتە نەیتوانی و احتیاتێک بکات بۆ ئەم قەیرانەدارەی کە ئێستا ئەنجام وەزارەت و ئەمانە هەمی بەس ناوە هیچ وەزارەتی ئیشی بۆ ئەم میلەتە نەکردو بەس وەزارەتی پارە خواردنە پلاندانانی چی وشتی چی هەمووی پارە خواردنە هیچی بۆ میلەت نەیکردووە وەزی کام وەزیراتەوە ناو میلەت بزانە میلەت چێوێت چی ناوێت کاتی هەڵبژاردنە قسەی باق و بریقە هیچ نییە نا باوەڕکە هەمووی پارە خواردنە من لێرە 50 ساڵ لێرە 50 ساڵ حاکمەیە حاکمەکاتێتە ئەم عەرزەی محکەمە ئیفراز کراوە پارەکەی زیاد بەنێدرێتەوە بۆ بەغا ئەبێ و حاکمە داوای بێخات و مزایدە ئەمێ منشی لەگەڵ قسەتە مزایدە 50 ساڵ پێشمە بۆ تەقریبی 20 ساڵ لە دەرەوە مێشە ناتەوە وێرە یابزانە ئەمە قەدەر نییە هەمووی قەدر یەک کەس نییە ئیمڕۆ لە پرۆگە عەرزێ بفرۆشێ هین ئیفراز کرێ حکومت پارەکەی بێ پارەکە زیاد بە حاکم شەخصی دارێتەوە بۆ بەغا ئەی دوای حاکم خەدر تۆ چۆن نەفرۆشیتەوانێ تێگە خەتومە زای بۆ جەمال لە بەریان هەورامی بووە ئەم نادات پەروەریە ئەم نەعەدالەتی کە ئێستا کرد من 50 ساڵ لێرا بم لە 72 لێرام پێشمەرگەشت بووی پێشمەرگەشت بووم چەکێکە ماوە تێ بە 21,000 بە نۆری مەجیبەک تێگەی چەکە بدیان بۆ فەشە دەچێتەوە پارەی ئەوە ئەی تۆ چۆن 15 ساڵ 20 ساڵ مناڵی بانگەکەی ئێوە پارتەمە کردووە ئەو شیوا بێ ئەم نەعەدالەتیە بۆ قبوڵەک چی بکەم من دەسەڵاتی چیم هەیە چە ساڵی پێم بچێت بۆ لای کێ دادوێنەوە دوای من سەلەقش من 62 شەڕشم کردووە وا پێ بڵم من حەزم بەد لە 50 پرسە تێگەی لەگە تادەوەی تووکە خاڵزێک ئیبادی 50 بکە نەمی مەزالم بداوە سێ چارەك شەرم لەگەراکردون سەرۆکی حکومەت دوتی ئێمە خەڵک هەڵی بژاردووی ئەگەر خەڵک ئەمانی بەدڵ نییە بۆ هەمیشە هەڵیانە بژێت خۆی ئەوە نازانمە نەعەدالەتیەکە لە ئەخڵانیە ئەمڕۆ یعنی خۆی لە زۆرترین لە ئەوانە نەعەدالەتی دەرەچێ لەسەر ئەو بابەتی کە تۆ وتت ئەو با بڵین بابەتەی خۆت بەڵام وەزارەتمانەیە وەزارەتی دادە وەزارەتی داد ناتوان چارەسەری ئەم ئیشەی تۆ چوون بۆ لای شکاتم لێک لەو حاکم خەدرا چوون بۆ لە محکەمە یەزیدی ڕێسی محکەمە بوو من ناردو بۆ لای ئەو وتی دوایی بۆ تا درۆژ ئەمنەی دزی کرد ئەمنەی دزی کرد لە داوە نەخڵانکە بۆ هەولێر تێگەی چ بوونە سەری ساری ماڵەکان سوان بوو ساریش لەگان سوان بوو پەنجری ماڵەکان شکان بوو بۆ داینەنەی مەحاسەبە بکەی بۆ نەخڵەکی بۆ هەولێر ئەو حاکمە خەدرا فەصلی بکەن خستیان لە شوێنی فەصلی دەخڵەکە بۆ هەولێر هیچیان نەگران نەکرد ئەوە بێ زای لە بسەن ئەو بێەوە دانشی مەحاسەبەی بکەیت ئەو خەڵک مەحاسەبە نەکشەوەکە بە وەزی خۆی هەموو شتێکە ملت بێساحبە هیچ شوێن کۆم ملەتە نیە ملەتە زۆر بێساحبە لە سا 20 خەڵک ئەوانی هەڵبژار و بەتر بە تەزویر مهمە بچوونەتە سەرەوە پێ دوایە دەنگی حەقیقی خۆیان نیە ئەوەی کە باسی خۆیان نییە ئەم لە سا 20 کە چوو بۆ دەنگدان چەندێکی دەنگی بە ئەواندا و ئەمە خەتای بەشێک لە خەڵک نییە لە هەموو کوردستانە لە سا 20 ئەوە هەر بندیواریان هەیە یعنی لە سا بەشیەوە بندیواریان هەیە کە بدوایان کە لە سا 20 یعنی لە 30 ناپەڕێ بە هەموو یەکێتی پارتی ئێتر ئەوەکەی تریشی نەکبەتەوە بۆ خۆی نیوەی نەچوێتە دەنگان ئەوەی بندیوارەکەشە ڕاکات دەنگانی خۆیە ئەو بۆ بەرزەبنەوە تاو گریمان باوای دابنێنم قسەی سەرۆکی حکومەت ڕاستە خەڵک ئەوانی هەڵبژاردووە باشە خەڵک کە ئەوی هەڵبژاردووە ئەوی نەکردەوە بە باوکی میلەت ئەوی نەکردەوە بە برا گەورە بۆی خزمەت بکە بەڵام بۆ ئێستا ئەبینین هەتا بێ باج زیادەکە خزمەت گوزاری کەمە بێت ئەزانی چۆنە خۆ ڕاستە ئەزای برا گەورەی
کاتێ خۆشە احترامی هەبێ ئێستا خۆ هەر شتێکیان هەبێ احترامیان نەماوە لای خەڵک نێنماوە لای کەس نیانماوە باوەڕ ناکەم ئەوەی بندیوارەکانیشە ئێستا لای ئەوانیش احترامیان نەماوە بێسام هەر کەسێک بانی لە ماڵەوە باوک خراپ بوو هەر بۆ تێڵان باش ماڵەکەشی بێسەروبەرە دەرێت ماڵەکەشی بێسەرەوبەرێ باشە پێ دوای ئەم تیمەیە یانم کابینی حکومت بتوانێت ئەم قەیرانەدارەیە سەر بەرەوکی حکوومەتی کردووە چارەسەری بکە حالیان پێ چارەسەری پێ ناکرێ ئێستا هەر لە زەی بەشتەوە کەوتون دەڕاوەڕووتی خەڵک بە هەموو نوعێک پارە لە خەڵک وەرەگرێت ئێستا پێم وایە مدێک لەمە پێش پاریان لە ئەو ڕکلامانەی دوکانەکانی ژوەرەگرکە وڵای ئەمە هاتن نووسیان بەس وەکو پارە نابەجا پارەی خۆڵە لێ وەرەگرێ ئتر ئاوە کارەبایانی کارەباش بدرێ بە کەرتی تایبەت و بدرێ بە کۆمپانیاڵێ ئێستا لە ماڵی خۆمانەوە هاتون کردوانە بە دیجیتال ئتر نازانەوە چەند دێتەوە چەند ناتەوە دیاری نییە باش ئەگەر هەموو شتێک کەرتی تایبەت و کۆمپانیا بەڕێوە با ئیتر حکومەت ئیشی چی حکومەت وڵا هەر نازام خۆ بریە پارەگەشی ئەوەی کە لە خەڵکی وەرەگرێ حکومەت بۆ خۆی بکردە خەزیێنەوە میزانی هەبووە خۆ بۆ خۆشی نییە مەسەن بۆ چەند کەسێکە ئێستا هەر بوون بنە لەو بەرەوە محکەمە یاوێنە بە کۆمپانیا عریزەیەکە نووسێ ئێستا هەموو کەسێک بە 3000ەوە ئەنووسێ ئەو 15 وەرەگرێت لە 15ەکە دوونیوەیە بە عریزە نووسەکە دوونیویشی بەرخۆیەکەوێتەوە بۆ حکومەتە دەی بۆ کابرای کۆمپانیایە باش ئەوە باس ئێوەت کرد بە اعترافی سەرۆکی حکومەت دوێنێ وتی ئێمە لە ساڵی 2012 ئەو کاتانە پارە و بژەیەکی زۆر لە بەغداوە هاتووە لە هەمان کاتیشە لە ناو حکومەتی هەرێما وەزارەتێکمانەیە ناوی وەزارەتی پلاندانان بۆ ئەم وەزارەتە نەیتوانیوە پلانێکدا بنێ بۆم قەیرانانەی ئێستا وەکو خۆیان باسییانەکرد پێشتر پارێکی باشات ئەزان چۆنە پیلان بە زەلامی چاگەکرێ یعنی بە زەلامێکەکرێ پیلان هەموو شتیان چاک و خراپ بەدەست حکومەتە هێستا خۆ لە ئەوروپا کاکە خەڵک لە ئەوروپا خەڵک چاک نییە بەڵام چییە قانونەکەی چاکە بە قانون ئەو بەستێتەوە بەڵام ئەمان چون چیان کردووە لە ئەوروپاوە کام شتەی خراپە کام قانونێک کە خراپەکانی ئەوروپایە کە زەریبەیە ئەوانەیە تەطبیقەکەن بەسەر خەڵکە بەڵام ناچن مەسەن چاکانی ئەوروپا خەڵک بێ ئیش نابی یعنی کە زەلامێک ئێستا مەسەن خەڵکێک لێرەوە ئەچێ بۆ ئەوێ کابرا یارمەتیە ئیشی نییە بەزەم ئەمان ئەچن خراپەکانی ئەوێ بەکارێنن لێرە بەکانی ئەوروپامان بۆیان و زەریبەکان بەکارێنن خزمەت گوزارەکانیش سفر خزمەت گوزارەکانەوە سفرەوەتەوە ئەوەی کە بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لەسەر دانیشتی دوێنێ پەرلەمانی کوردستان کە میوانداری تیمێکی حکومی و سەرۆکی حکوومەتیان کرد بوو بە تایبەتی لەسەر وتەی کە وتی ئێمە خەڵکی ئێمەی بینیوە و ئێمەی هەڵبژاردوێتەوە بەشێک لە هاوڵاتیان پیان وایە ئەو دەنگانەی کە باسی لێوە کرد دەنگی حەقیقی خەڵک نەبوون بەشێکی تەزویر بووە بەشێکیش ئەگەڕێتەوە بۆ بیرنەکردنەوەی خەڵک لەوەی کە کاتێ چێتە سەر سندوقی دەنگدان ناتوانێت کەسێک هەڵبژێرێت کە شایستەی و شوێنە بێت بەڵکو بەوەی سۆز و عاتیفەیانەوە بۆ هەندێک کەسی دیاریکرا و یاخود بۆ بنەماڵەیەکی دیاریکرا و کەسانێک هەڵبژێرن کە دوایی ناتوان ئیدارێکی باشی وڵات بدەن بۆی دواتر میلەتێک بەدەست ئەو تیمەوە ئەو حیزبەوە کە حکومەتداریە کاگیرە خوان پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامێکی تر و پامێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ